سلااو خۆشەویستان ئەوڕۆ قەرارە بچین بۆ دەڕێی زەمان لەگەڵ گروپی ڕوکفست. ئێستا ساعات 8:30 بەیانە لەکن مترۆی تێهران پارس ببینەوە منتظرین ببینە فیلماوەرانی بێنە ئێستا گەیشتینە حرەکەت بکەین. ساعات 10:09 ڕابەستاوین ئەڵماشێنانی دیکەش بێن ماشێن ماون تایەکی هەندەی ڕێگایەکی ئەوە سەبزیمان هەڵخەنزە. خۆسوانەی لێ ڕامان گرت جادەی لاسن جگایەکەمان زۆر خۆشە چۆنێکیش فێرەدادێ ساعات 10:30 قهوه‌ی سراوری نامه معرفه ئێستا گەیشتنی بۆ دەرەی زەمان دیبا سوشتی دەگۆڕن ماشێنەکان بەڕاستی یاوەکەی جوانە ئەو دەکەڕم عکس میگیری؟ راستی زور خوشه لأنك زور خوبه شايلة نه با کمش کن صاقكي سماتي لا نشتري را صاقكي بشتري ببرم ama yeni köşküne sarı demek man. Ay! Ne baksın?
کەمێکمانە کەس گرتن بەڕاستیە لە زۆر خۆش و جوانە خۆش دەمەهات کلام اومد پایین کلاه همه بگیرید آی کفتم هفکی لولا زیده دیدم نگرد أقسمت يا رأم كزورة ما يلكشم كماتر وي بسبب عكوتم داني شو نقوله استراحة فان صورة بحتاج سرساوكيا لولان تقصوا اینجا چقدر تمیزه آبش آبش که لبنه و برده که داره سرد و خوشه او اونس که او اونش آبی اوی اولا آبی سرساوی زور سرد بولی اوه زور گرم خوشه آش خالکی دیگه هاتوا غير اذكر ما خالکی دیگه شیله هر بخویم هاتوا جانا استعاد قرينا ثم باسم قوري وعندي كش أو خريك بعض كش قوري ويانا باسم عن قوري وين بتسينا نهاري بخوي ونهار هاتونيرا ليرا نهار كمان بخوي خلقيت كشي لا ندوا يجبروني وبرو تارا تو سرطان گفتم میرسیم به گاز گلخانه
هاتیم بۆلی موباری ئێستا گەیشتینەوە لێرە دانەیە بەستنی معلومێ شتێک بخۆن بەستنی وێگەنە کافەی کولن وێگەنە دوایش گەرخواردمە ئەنا ئیدیکەشی هەیە ببەخشە هەردووکی هەیە دوایش بڕۆینەوە ئەها تێ و سۆر بتوانە ئەو شتن چکە دەڵێن وێگانن ئەو جەلاتوانش جەلاتۆکی شوانێکە بەشەوە نیستە وێری گیایی لە بەری